گوندی شەروێت یەکێکە لە گوندە هەرە جوان و سەرنجڕاکێشەکانی هەرێمی کوردستان. ئەگەر بێت و سەردانی ئەم گوندە بکەیت چی دەبینی؟ تەنها سروشتێکی جوان و ئاوێکی سازگار و قەل و قاس. ئەوان دەڵێن قازەکانی ئێمە زۆر جیاوازن و فول خۆماڵین چونکە تەنیا شتی باش دەخۆن گەنم و گیا و دانەوێڵە. تەنها ئەم شتانە دەخۆن. باسی ئەوەش دەکەن دەڵێن قازەکانی ئێمە زۆر خۆیان خۆش دەوێت هەموو کاتێک لە نێو ئاون و خۆیان پاک دەکەنەوە. اینجا وەرن بەیەکەوە با سەردانی ئەم گوندە بکەین و ئەم فیچەرە تایبەتەی گوندی شەروێت ببینین. هاژەی کانی و خوڕەی چەم لەگەڵ دەنگی قەل و قاز و مراویەکان تێکەڵ بووە. ئێرە گوندی شەروێتە لە دامێنی چای قەندیل. زۆری کانی و کارێز سروشتێکی بێوێنەیان نەخشاندووە. ناوبانگی ئەم گوندە تەنیا لە جوانیەکەیدا نییە، بەڵکو زۆری کانی و کارێز و سەرچاوە ئاویەکان وای کردووە. هیچ ماڵێک لەم گوندەدا نییە خەریکی بەخێوکردنی پەلەوەری خۆماڵی نەبێت، بە تایبەتیش قاز. لە هەولێر سلێمانی و پەیوەندیمان پێوە دەکەن لەبەرەوەی قازەکانی ئێرە زیاتر گەنم و ورکەنانیان دەدرێت، یعنی حەلەف و شتیان نادرێت. قازەکان خۆماڵینە و سروشتینە، هیچ موادێکیان نادرێت لێ دەنا هەمووی دەگەڕێتەوە بۆ سروشتە جوانەی و هەڵکەوتەی ئێرەکانە بۆی بەخێوکردنی قاز زیاتر پەری پێدەدرێت. خۆماڵیەکەی 4 کیلۆ 5 کیلۆیە، بەڵام ئێستا هەن ڕەگەزەکان گۆڕی و ڕەسەتەکان گۆڕیوە دەگاتە 6 کیلۆ 7 کیلۆ. خواستێکی زۆریشی لەسرە قازی ئێرە ئێستا کیلۆی 12-13 هزارە، ساڵان هەر لە گوترەکاری بووە قاز بە 40-50 هزاری، وەڵام ئێستا لە بەروی خواستی زۆری لەسرە سیعرەکەشی بەرزبووەتەوە. شەروێت نمونەی گوندێکی زیندووە کە تێیدا ئاو و خاک بوونە تا هەوێنی بەرهەمهێنان و مانەوەی گوندنشینان لەسەر زێری بابوو باپیرانیان. ئەکسەرەتی ماڵان قازیان هەنا، بەڵام پار کە وشکە ساڵی بۆ قازان لە کەمیاندا خەڵک زۆر دەهات بە سەبەبی ئاوەکێکە نەمابۆ، ئەوە بۆ کە سەبەبی دەنا ئەکسەرەتی ماڵەکان قازیان هەنا و قازی زۆر چاکیش و قازی زۆر خاوێن. ئەگە بچینە سەر بازاری ڕاستەکەی هەمووی دەستنوێژی هەیە ئەو ساڵ پاریان دەستنوێژ نەماوە. شوێنێکی بەڕاستی هەڵکەوتی جوگرافیکی جوانی هەیە بۆ گەشت و گوزار کە خەڵکێکی زۆر ڕووی تێدەکات. ئێرە دیارە ئەو سەرچاوەکانیانش شێوازێکی دڕفێنیان بە سنوورەکەی بەخشیوە کە خەڵکێکی زۆر ڕوو دیێرە دەکات لە بەخو لە بەهاراندا لە پاییزاندا لەو کانێکە کانیاوەکان دەژینەوە. قازەکانی ئێروکانە جیاوازێکی ئێجگار زۆریان هەیە بە حکمی ئەوەی کە لە نەناو شارەکاندا ئەو ئاوە نییە و یەکێکیش قاز و وەکو دڵن قاز و مراوی یەکێک لە تەبیعەتیان وە ئاو. ئەگەر خواردن و خۆراکێکی وشکیشیان نەبێت بەڵام ئاوەکان هەبێت چۆن ئینسانێک کە خۆی قیت خۆز دەکات و جوان دەکات بە ئاو پاکخانی خۆی دەکات بست زەبەت ئاو ئەمن تەبیعەتێکم لێوەرگتووە ئەوەندە بۆ خۆی داڕادەچوو و خاوێنێکی خۆی خاوێن دەکاتەوە خۆی جوان دەکات خۆی کەشخە دەکات بەو ئاوەیەوە. گوندی شەروێت بە نزیکەی 10 کیلۆمتر لە باکووری ڕۆژهەڵاتی شارۆچکەی ژاراوە دوورە. ئێستا زیاتر لە 100 خێزان لە گوندەکەدا نیشتەجێیە. گوندی شەروێت تەنیا نیشتیمانی کانی و سەرچاوەکان نییە، بەڵکو ناوەندێکی گرنگی بەرەمهێنانی پەلەوەری خۆماڵیشە. دوای ئەو شکە ساڵی پار گوندەکەی گرتەوە، ئێستا کانی و سەرچاوەکان بژاونەتەوە و بازاڕی قاز و مراویش لە هەموو کات گەرمترە و لێرە قاز و ئاو چیرۆکی گوندێکی پڕبەرەکەت دەگێڕنەوە. ئەبوبەکر ئیسماعیل ڕووداو، گوندی شەروێت سەر بە قەزای پشدەر.